وەزیر دەربێ فەرەنسا ڕژدا لەسەرمانە چەکدارێن ڕێخستنە تەرۆریستیە داعشێ دە زیندانên hêzên قەسەدەدا لە ڕۆژاوای کوردستانê. جان ئێف لۆدریان وەزیرە دەربێ فەرەنسا لەگەڵ ڕادیۆیا فرانس ئانتە ڕاگەهاند کو ئاستەما چەکدارên ڕێخستنە تەرۆریستیە داعشێ و نەهاد زیندانên قەسەدەدەنا لە عێراقی وەرنە دادگەهکردن. هەروەها لۆدریان تەکەس کرد و گوت و بڕیاردان لە چارەنویسا چەکدارên ڕێخستنە تەرۆریستیە داعشێ بێ چارەسەرکردنا کریزە سووریەوە گرێدایەک و نەها لە جنێڤ هەوڵ ji بۆی چارەسەرکردنا wê tênedan. هەروەها وەزیرە دەربێ فەرەنسا گوت و دەدەمە نەهادە چەکدارên ڕێخستنە تەرۆریستیە داعشێ لە سووریە بن کۆنتڕۆلە هێزن قەسەدە و سەربازên ئەمریکا دەنا ئەو بەخۆشی پێنگاوەکە ئەرێنیە. وەزیرە دەربێ فەرەنسا تەکەس کرد و گوت و فەرەنسا ژیوێ ئالیکار بێ لەگەڵ ئەمریکا و هێزن قەسەدەدا و چەکدارن ڕێخستنە تەرۆریستیە داعشێ دە زینداناندا لە ڕۆژاوای کوردستانê بمینن و فەرەنساوێ ئالیکار و هەمە هەنگ بێ دوێ دەربارێدا. لۆدریان بەریە نەها لەگەڵ بەرپرسیارên عێراقی دەربارەی دادگەهکردنا چەکدارên داعشێ دناڤە خاکە عێراقیدا گوتوبێژی ئەنجام دەبوون و دەدەمە نەهادە دەبێژێ کواستەمە عێراق بکار بێ چەکدارên داعشێ دادگەه بکێ. وژالی خۆڤەژی ئەنتۆنیۆ گۆتیرێ زەمیندارێ گشتیە نەتەوێن یەکگرتی گوت و بڕیاردان لە چارەنویسا چەکداران ڕێخستنە تەرۆریستیە داعشێ ئەرکێ جڤاکە ناودەوڵەتیە و نابێ بتەنێ عێراق و سووریا کێشەیە چەکدارên داعشێ چارەسەر بکەن.